یەکێتی نیشتیمانی کوردستان بەتەنها لە چوارچێوەی هەرێمی کوردستان و عێراق کاری نەکردووە و خزمەتی نەکردووە، بەڵکو ئەگەر سەیری مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێت بە تایبەتی لەو چەند ساڵەی کە بارودۆخی ناوچەکە بە بارودۆخێکی سەختدا تێپەڕی، بە بەردەوامی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڵاتیان و هەروەها دانیشتوانی ئەو وڵاتانە یاخود بە تایبەتی لە ڕۆژئاوای کوردستان هەروەها لە باشووری کوردستان و تەنانەت لە ڕۆژهەڵاتی کوردستانیش خەڵکی ئاگادار دەکردەوە کە پێویستە خۆیان ئامادە بکەن بۆ دۆخێک کە دێتە پێشەوە و لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە هەن لە ناوچەکەدا خۆیان بگونجێنن و لە هەرێمی کوردستانیش بێگومان ینی بینیمان پەیامەکانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمووی ئەوەیە کە جیاوازی نەکرێت لە نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە. جا من نامەوێت خۆم زیاتر قسە لەسەرەوە بابەتە بکەم، لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم بۆی بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان چی کردووە بۆ هەم هەرێمی کوردستان هەم بۆ عێراق هەروەها بۆ دراوسەکانی خۆشمان لە ماوەی ڕابردوو کە دۆخی ناوچەکە لەبار نەبووە. لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم، دەمێ پێشەوەش لەگەڵەویش گفتوگۆ بکەم، ینی بەبەردەوام بازنەکانی هەڵبژاردن لە پارێزگای هەولێر بەو شێوەیەیە ڕۆژانە قەرەباڵغیەکی زۆر لە بازنەکاندا هەیە و لەگەڵ میوانەکەشم گفتوگۆ لەسەر بابەتەکەم دەکەم. سعید مەسیفی لەگەڵم دەبێت، کاندیدی ژمارە 19 لە بازنەی هەولێر. کاک سعید سلااوت لێبێ، باسی هەندێک لە کار و چالاکیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانم کرد لە هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان هەم لە عێراق هەروەها لە ڕۆژئاوای کوردستانیش. پێم خۆشە بۆچی ئێوە بەبەردەوام دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان کار بۆ تەواوی پارچەکانی کوردستان دەکا. پێم بڵێ بۆچی ئێوە بە دەنگدەران دەڵێن دەنگ بە یەکێتی بدەن؟ سوپاس دەکەم و سلااو و ڕێزم بۆ سەرجەم بینەران هەیە. سوپاسی تۆش دەکەم کە ئازیێت دەچێشی بەڕاستی ڕۆژانە ئەگەڕێی بۆ پێشکەشکردنی ئەو بەرنامانە. من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە سەرەتای دروستبوونیەوە تاکوی ئێستاش بڕوای بە دانوستاندن هەبووە لەگەر سەرجەم وڵاتانی دەوروبەر و لەگەر وڵاتی ناخۆشەکە بیری لێ بکەوە چەندین دانیشتنی کردێکە بتوانی پرسە نیشتیمانیەکان و پرسە یاساییەکان بە گفتوگۆ چارەسەر بکرێن و خوێنی ڕۆڵەی کورد نەڕژێ لەسەر ئەو مافانێک کە پێویستەوە دەست بێن و بۆ هەمیشەیش یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بە باکوور باش و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا هەمیشە پرسەکانی دیارن و ئێستاش پرسی ئاشتی و بەرنامەی ئاشتی هەمومان دەزانوە نەکە لەسەر قسەی خۆمان لەسەر قسەی ئەو هەواڵانەمان کە ئێستا کە لە باکوورن لە ڕۆژئاوان کە ئازانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگێکی باشی هەبووە، دەورێکی کاریگەری باشی هەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگای گفتوگۆکە. ئەو پرسە ئاشتی ئێستاش هەیە، ئەوە لەسەر ڕێزکە و ڕێبازی سەرۆک مامجەلالە کە ئێستا کە بەدەست دێن. باشە، کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەودایەکی دووربینیەوە بیر دەکاتەوە، بۆیە ئێوە داوا لە خەڵک دەکەن کە دەنگتان پێ بدە بۆ ئەوی لە داهاتوودا هەرێمی کوردستان بە وەکو کوردەواری خۆماوتنی بە دەردی ئەو وڵاتانە نەڕوا یاخود بە دەردی ئەو شوێنانە نەڕوە کە ئێستا بارودۆخیان لەبار نییە. من پێم وایە سەرۆک بافەل بە هەمان ڕێزکە و ڕێبازی سەرۆک مامجەلال دەڕوە کە ئێستا ئێمە بیرمانە لە پێش 2013 کە سەرۆک مامجەلال ڕابەرایەتی ئەو بارودۆخەی ئەو کاتی دەکرد هەموو سەرجەم لایەنە سیاسەکانی لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ دەکردنەوە، هەموو پرسە سیاسەکانی لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر دەکردن و ئەو کاتیش لە ڕووی قەیرانی دارایی و سیاسی ئەبینن هەم گەلی عێراق هەم هەرێمی کوردستان بە چه ئاستێکی باش و بە چه ئاستێکی خۆشگوزەرانی تێدەپەڕی. بۆیە من بڕوام وایە کە داوا دەکەین لە دەنگدەران دەنگ بدەنە یەکێتی بۆ ئەوەی سەنگی یەکێتی زیادبی بتوانین بەو سەنگە و دەنجی ئەوان پارێزەری تەواوی مافە دەستوری و یاساییەکان بین. کەواتە پەیامی سعید مەسیفی کاندیدی ژمارە 19 لە بازنەی هەولێر چییە بۆ دەنگدەرانی هەولێر؟ من وەک خۆم کە کاندیدم لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بە ژمارە 19 پەیام ئەوەیە کە سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستان بچن بۆ سەر سندۆقی دەنگدان دەنگ بدەن بە لیستی 222 بۆ ئەوەی سنگ و هێزی یەکێتی زیاتر بی چۆن لە سەرەتاوە ڕاستگۆیانە لەگەر سەرجەم کۆمەڵانی خەلکی کوردستان بوو کە پرسی چارەسەریەکان و کێشەکان لە بەغدا دەبن بۆ ئەوەی لە بەغدا سنگ و هێزی زیاتر بی پرسەکان چارەسەر بکەن کە بینیشتان چەندین لایەنی سیاسی تر هەبوون کە ئەسڵەن ئیهتیمامیان بە بەغدا نەدەدا، ئێستا هاتینە سەر ئەو سیاسەتەی یەکێتی کە بتوانن پرس و ڕایەکان لە بەغدا بکەن و کلیلی چارەسەری کێشەکانیش لە بەغدا دەبیت. بەهزات ئەوە جێبیست بوون، ئەمە بەشێک بوو لەو ینی مێژووی یەکێتی هەروەها خزمەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان هەروەها وەکو میوانەکەشم باسی کرد لەکوێ ئاشتی هەبێت ئەوە یەکێتی دەستێکی تێدا بۆ ئەوەی ئەو پرۆسەیە
خێراتر بێ و باشتر بێت و هیچ کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوە نەبووە جیاوازی لە نێوان پارێزگایەک یاخود پارچەیەکی دیکەی کوردستان بکرێت هەموو کات وەکو سەرۆک مامزەلالیش لە پێشووتردا چەند جارێک باسی لەوە کردووە پێویستە هەموو پارچەکانی کوردستان بە یەک چاو سەیر بکرێت و بە یەک چاویش خزمەت بکرێت.